بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕە 54 لاپەڕە 54 دەربارەی خوێندنەوەی کات لێرەش پێداچوونەوەی خێرا هەیە، نووسرایە کات پێش 15 خولەک بڵێ. واتە لێرە لە پرسیاری یەکەم کاتەکە چەندە؟ 2 کاژێر و 15 خولەک یان کاتژمێر 2 15 خولەکە. کاتژمێر 2 لێرە 2 لە لای چەپ دەنووسرێ، ئەو 2 خاڵش دەنووسرێ هەتا کاژێرەکە جیا بکەمەوە لە خولەکەکە. کاژێر لە لای چەپ، خولەکیش لە لای ڕاست. واتە کاتژمێر چەندە؟ کاتژمێر 2 15 خولەک. پێشی 15 خولەک کاتژمێر چەند بوو؟ بێگومان 2 و کاتژمێر 2 بوو، 0 خولەک. واتە کاتژمێر تەنیا 2 بوو پێش 15 خولەک. پرسیاری 11 ئێستا کاتژمێر چەندە لێرە؟ 11 و 30 خولەک. پێشی 15 خولەک کاتژمێر چەند بوو؟ کاتژمێر 11 و 15 خولەک بوو، چونکە 30 15ی لێ بڕوا دەکاتە 15. ئێستا پرسیاری 3 ئێستا کاتژمێر چەندە؟ کاتژمێر 7ی تەواوە. پێشی 15 خولەک کاتژمێر چەند بوو؟ ئەو کات 6 و 45 خولەک بوو. 6 و 45 خولەک. واتە چارەکە چی دەویست یان 15 خولەک دەویست لۆ 7. 6 و 45. پرسیاری 4 ئێستا کاتژمێر 5 و 45 خولەکە. پێش 15 خولەک کاتژمێر 5 و 30 خولەک بوو، واتە 5 و نیو. کاتژمێر 5 و 30 خولەک بوو. پرسیاری 5 ئێستا کاتژمێر 1 پێشی 15 خولەک کاتژمێر چەند بوو؟ 12 و 45 خولەک. دەگەڕێینەوە دواوە بە 15 خولەک، چونکە نووسرایە پێش 15 خولەک کاتژمێر چەند بووە. پاشان لێرە تەمەشاکەین نووسینی هەندێک جار نووسینی کات زۆربەی زۆری ڕەنگە لە تاقیکردنەوەش بە ڕەنووسی لاتینی بی. لێرە کاتژمێر 9 و 50 خولەکە، کەواتە پێویستە ڕەنووسەکان بناسین بە لاتینی کو دەنووسرێن. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12. چونکە کاتژمێرەکان تەنیا هەتا کاتژمێر 12، واتە تەنیا هەتا ژمارە 12 هەیە. پاشان دیسان دووبارە دەبیتەوە، چونکە شەو ڕۆژێک 24 کاژێرە. کاتە کاتژمێرەکان هەتا 12ی دەژمێرن، جارەشکەش هەتا 12ی دەژمێرن، دەکاتە 24 کاژێر. ئەوجا دەتوانی ئەم کاتە بەم شێوەیە خوارەوە بنووسی. ئەگەر بمانەوێت ئەو کاتەی سەرەوە بە کوردی بنووسین، نۆیەکەی دەنووسین و ئەو دوو خاڵە کە زۆر زۆر گرنگە فێربین بنووسین یەک لەژێر یەک، ئەوجا لە تەنشتی لای ڕاست خولەکەکان دەنووسین.
9 خولەک. دەخینینەوە 9 خولەک یان دەیخینینەوە 10 خولەکی دەوێت بۆ 10 واتە کاتژمێر 10 دەوێ بۆ 10 خولەکی دەوێ بۆ 10. لێرە کاتژمێرەکە چەند نیشان دەدا ئەگەر تەمەشاکەین کاتژمێر 2 میلی هەیە هەندێک جا 3 هەیە لێرە 3 میلی هەیە ئەو میلە ئەو شینە کە کاژێرەکان نیشان دەدا و سۆرەکە چرکەکان نیشان دەدا و ئەو سەوزە خولەکەکان نیشان دەدا. مۆرەکە کاژێرەکان نیشان دەدا واتە کاژێر لای چەندە لای 2 ئەوجا 24 خولەک کاتژمێر 2 24 خولەک ئەوها دەینووسین 2 لە جیاتی پیتی و ئەو 2 خاڵە ئەوجا 24 خولەک. 16 چرکەش ئەگەر بمانەوێت چرکەکەش بنووسین کامە چرکە ژمێرە ئەو سۆرە چرکەی دەژمێری چونکە ئەگەر کەتە سەر ژمارە 3 واتە 15 تۆزێک لە 3 زیاتر واتە 16 لێرە چرکەکان ئەوها دەژمێردرێن 1 چرکە 2 چرکە 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 چرکەکان ئەوها دەژمێرین هەمویان هەتا دەگەینە ئێرە دەکاتە 60 چرکە. 60 چرکە هەر یەک لەو هێڵە گچکانە دەکاتە 1 چرکە. 1 چرکە پاشان کاتژمێرەکەی کو دەخێنینەوە 2 24 خولەک و 16 یان 16 چرکە. ئەگەر بمانەوێ هەمووی بنووسین دەنووسین 2 ئەو 2 خاڵی دەنووسین 24 دیسان 2 خاڵی دی 16 هەمیشە گەورەکە لە لای چەپە پاشان لەوی گچکەتر پاشان لە هەمویان گچکەتر چرکەکەیە کەواتە ئەگەر لە ڕاستەوە دەست پێ بکەین گچکە گەورەتر هەرە گەورەکە کاژێرە لە ناوەندەکەی خولەکە لە تەنیشتی لای ڕاستیش چرکەیە. ئێستا لێرەش تەماشای ئەو زانیاریانە بکەم 1 خولەک دەکاتە دەکاتە 60 چرکە واتە چ برێ 1 خولەک چ برێ 60 چرکە هەمان شتە پیتی خ لۆ خولەک پیتی چ لۆ چرکە 1 کاژێریش 60 خولەکە 1 خولەک 1 کاژێر 1 ک دەکاتە 60 خولەک 1 خ 1 خئیش دەکاتە 60 چرکە. ئەدی 1 کاژێر چەند چرکەیە 60 جاران 60 3600 چرکەیە واتە 1 کاژێر 3600 چرکەیە. چرکە زۆر کاتەکی کورتە هەر ئەوەندە دەتوانی 1 ژمارەی لە کاتی ژماردن 1 ژمارە دەکا 1 چرکە 1 2 3 4 5 دەکا 5 چرکە ئەوها 1 ڕۆژ واتە مەبەستیان 1 شەو و 1 ڕۆژە دەکاتە 24 کاژێر. ئەوە ڕاستیوی نابێ بنووسێ کاتژمێر دەبێ بنووسێ کاژێر چونکە کاتژمێر واتە ئەگەر لە یەکەکەت پرسی کاتژمێر چەندە ئەو جەوەڵام دەداتەوە کاتژمێر 2 24 خولەک و 16 چرکەیە
بەڵام یەک شەو یەک ڕۆژ دەبی بنووسرێ 24 کاژێرە دوشتی جیاوازە. ئێستا تۆزەشکەش ڕوونی کەینەوە لۆ ئەو کەسانێک کە ڕەنگە ئاسان نەبی بزانن کاتژمێری بخینەوە. لێرە کاتژمێرەکان زۆربەی زۆریان 2 میلیان هەیە، یەکەچیان کورتترە لەوی دیکە. کورتەکە ئەو کە بەرامبەری ژمارەکانە چ دیار دەکا؟ کاژێرەکان دیار دەکا. واتە لێرە چونکە ئەو شینە کورتترە لە ڕەشەکەی، شینەکە بەرامبەری ژمارە یەکە، واتە کاتژمێر یەکە. کاتژمێر یەکی تەواوە چونکە خولەک ژمێرەکە دەکەویتە سەر 12. ئەگەر لەسەر 12 بوو، ئێستا کاتژمێر یەکی تەواوە کو دەنووسم یەک لە چەپ، ئەوجە 2 خاڵش دەنووسم، ئەوجە دەنووسم 0، واتە هیچ خولەک نییە، 0 خولەک هەیە، چونکە کە کەتە سەر 12 دەکاتە خولەکەکان 0. ئێستا لێرە کاتژمێر یەکی تەواوە، 1 و 0 خولەک پێویست ناکە برێم 0 خولەک، تەنیا کاتژمێر یەکی تەواوە. ئەگەر ئەو شینە هاتە سەر ڕۆیشت هاتە سەر بەرامبەری ژمارە 2، ئەو کاتژمێر چی لێدێ؟ دەبیتە کاتژمێر دەبیتە 2 تەواو. ئەوها دەنووسی کاتژمێر 2 تەواوە. ئەگەر دیسان ڕۆیشت ئەو میلە شینەکە گچکەکە کورتەکە ئەوها کورتترە لەوی دیکە، بەرامبەری ژمارە 3 بوو، واتە کاتژمێر 3 تەواوە. بەڵام نازانین جارێ ئایا 3 پاش نیوەڕۆیە، ببورن 3 پێش نیوەڕۆیە یان 3 دوای نیوەڕۆیە. ئەگەر دوایە هاتە ئێرە دەبیتە کاتژمێر 4، وەش کاتژمێر 5، کاتژمێر 6، کاتژمێر 7. بەڵام هەمیشە ئەگەر خولەک ژمێرەکە لەسەر 12 بوو، دوایە کاتژمێر 8، کاتژمێر 9، کاتژمێر 10 و کاتژمێر 11، ئەوجە کاتژمێر 12 هەردوو میلەکان دەکەونە لای یەک. ئەو جارەی ئەگەر هاتوو بۆ وێنە کاژێر ژمێرەکە لەسەر 1 بوو، بەڵام خولەک ژمێرەکە کەوتە سەر بۆ وێنە کەوتە سەر ئێرە 3. ئێستا کاتژمێر چەندە؟ یەکەم جار کاژێر ژمێرەکە لەسەر 1، واتە کاتژمێر 1 و 15 خولەک. لەبەر چ 15 خولەک؟ چونکە لێرە ڕۆنی دەکەمەوە 15 خولەک، چونکە بۆ وێنە لێرە دیسان 2 میلم هەیە، هەر یەک لەو ئەو هێڵە گچکانە دەبینی خوێندکاری ژیر، بۆ وێنەی لێرە هەتا ئێرە 1 چرکە، 2 چرکە، 3 چرکە، ببورن 1 خولەک، 2 خولەک، 3 خولەک، 4 خولەک، 5 خولەک. لە 12 هەتا 1 5 خولەک، ئەوجە 5 6 خولەک، 7 خولەک، 8 خولەک، 9 خولەک، 10 خولەک، 10 خولەک هەتا ئێرە، ئەوجە 11 12 13 14 15 خولەک، ئەوجە 16 17 18 19 20 خولەک هەتا ئێرە، ئەوها 21 22 23 24 25 خولەک، 26 27 28 29 30 خولەک، واتە نیو. ئێستا کاتژمێر چەندە؟ کاتژمێر 1 و 30 خولەکە. 1 و 30 خولەک واتە 1 و نیو، ئەوجە 31 32 33 34 35 36 37 38 39 45 لێرەش 50.
کاتژمێر چەندە؟ 1.50 خولەکە. هێشتا نەبوویتە 2 تەواو. ئەوجا 55 هەتا ئێرە وچی گەیشتە ئێرە کاتژمێر 2 تەواوە. کاتژمێر 2 تەواوە. بگەڕێمەوە لای پرسیارەکان. لێرە وەکو گوتم دەبی لە کاتی نووسینی کاتژمێر لە مابەینی کاژێرەکان و خولەکەکان ئەمن 2 خاڵی دانێم. دەبی ئەمن 2 خاڵی دانم. ئێستا ئەگەر هاتوو ئەو میلە لەسەر 11 بوو، لە نزیک 11 بوو، میلەکەی دیکەش لێرە بوو. کاتژمێر چەندە؟ کاتژمێر 11:30 خولەکە. 11:30 خولەکە. ئەگەر هاتوو ئەو هابوو کاتژمێر چەندە؟ کاتژمێر 11:45 خولەکە. کەواتە لە 12 هەتا 1 5 خولەک، هەتا 2 10، هەتا 3 15، هەتا 4 20، هەتا 5 25، 30 35 40 45 50 55 ئەوجە دەبیتە 60. کەواتەوە چی بووە 60؟ ئەوە 60 خولەک واتە 1 کاژێر. 60 خولەک 1 کاژێر. ئێستا بگەڕێمەوە لای پرسیارەکان. چ نووسرایە لێرە؟ نووسرایە ژمارەی چرکەکانی 2 خولەک چەندە؟ ئەم دەزانم 1 خولەک دەکاتە 60 چرکە. 1 خولەک 60 چرکە. ئەدی 2 خولەک 2 جاران 60 دەکاتە 120 چرکە. کەواتە 2 خولەک یەکسانە بە 120 چرکە. پرسیاری 2. کات بە شێوەی ڕەنووسی بنووسە 6:38 خولەک. کو دەنووسم؟ دەنووسم 6 و ئەوها 38 خولەک ئەوها 6:38 خولەک. پرسیاری 3. 2 کەم 5 خولەک. ئەوە تۆزێک ئاسان نییە. ئەگەر جێم لە وشەی کەم بوو کە جێم لە وشەی 2 دەبی یەکسەر یەکی دەنووسم. هەمیشە یەکەچی کەم دەکەمەوە چونکە نووسرایە کەم. 1 ئەوجا ئەو 2 هێمایی دادەنێم. 5 کەم 5 خولەک. ئەمن دەینم هەمیشە کە کەمم هەبوو ئەو خولەکەی دەینم 60ش دەینم ئەو خولەکەی لێکەم دەکەمەوە بزانم چەند دەمێنێتەوە. 60 5 لێ بڕوا 10 5 لێ بڕوا 5 6 خورد کراوە بووە 5 لێرەش 5 55. کەواتە کاتژمێر 1:55 خولەک. ئەوها دەنووسرێ. ئەدی لێرە 12 خولەکی دەوێ بۆ 9. دەوێ هێشتا نەبوویتە 9 چونکە دەوێ بۆ 9 یەکسەر ئەمن دەینم 8 دەنووسم. یەکەک کەمتر لە 9 8. ئەوجا ئەو 12 خولەکەی چ لێ دەکەم 60 دەینم ئەو 12 خولەکەی لێکەم دەکەمەوە. 10 کەم 2 8. شەشەکە بووە 5 5 کەم 1 4. کەواتە کاتژمێرەکە چەندە 8:38 خولەک. ئەبە جۆرەی باسی کات و کاتژمێر و خولەک و چرکە و کاژێر. لێرە دێمە کۆتایی هاتمە کۆتایی ئەو لاپەڕە 54 دێمە کۆتایی ئەوانەیە لەوانەیەکی نوێ بەردەوام دەبم لەسەر باسی کات و لاپەڕە 55 هەتا ئەو کات هەر بژی.